زۆر سوپاس بۆ کاک سەرباز بۆ وتەکەی. پێم خۆشە یەکەم جار میوانەکانم بان بکەم بۆی کە بتوانین کاتێکی باشترمان هەبێ کە بەیەکەوە بتوانین گفتوگۆ بکەین لەبارەی و زۆرترین زانیاری بگەێنین. بۆ مەبەستەش میوانداری دوو میوانی زۆر بەڕێزمان کردووە. میوانی یەکەمم دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان، ئەگەر بفەرموێ سپاسیەکەین. میوانی دووەمیشم پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر شوان ئاغاخېلکر سەرۆکیڕەکاتی چاودێری میدیایی کوردی. بەخێربێن. وەک دەزانین ئێستا کۆمەڵایەتیەکان بەکارهێنەرێکی ئەجار زۆری هەیە لە هەموو ئافریقا جیاوازەکان بە جۆرێک خەریکە دەست بەجێ لەسەر پیرادۆیەکان کارخەسارەکانەوە. جا ئێمە دەبێت کار لەسەر ئەوە کە بە شێوازەمەرینەتی بەکارهێنرێت. ئەم ئاسانیە لە بەردەستکردن و ئەم خێراییە زۆرە لە بڵاوبوونەوە ئاسان نییە کۆنتڕۆڵکردنی، چونکە بەشێکی پەیوەندیدارە لەبەرەوە ئەگەر وەکو پارێزەرێک لەم باشێکی ئاماژەیەک بە یاسایەک بم، ئێمە یاسایەکمان هەیە لە ئێستادا یاسای قەدەغەکردنی با بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە کە کۆمەڵێک بزاری تیادا دەستنیشان کردووە و سزای بۆ دانەوە، بۆ نمونە جنێودانە، تەشیرکردنە، بڵاوکردنەوەی وێنێ بەبێ ئیزن، یاخود حتا هەواڵێک بڵاو بکاتەوە بە ڕاستی. ئەمانە هەر هەموویان سزای خۆی هەیە و لەسەرایە بەغرامە و حەبس. ڕاستە سزاکە ئەوتۆنیە یاخود سزایەکی فرد نییە، بەڵام کاریگەریە معنەوێتی لەسەر ئەو تاکە زۆرە و گرنگە خێزانەکانمان گرنگی بن بە پەروەردەکردنی مناڵەکانیان لەبەرەوەی خێزانێکی بنشینی هەموو کۆمەلگایەکە و هەروەها گەنجەکانیشمان داهاتووی کۆمەلگان، لەبەرەوە ئێمە بە ئەرکی خۆمان زانین پانێڵێکمان هەبێ لەژێر ئەم ناونیشانە تا بتوانین کاریگەریەکی بچووک دروست بکەین. ئەوەشمان بیر نەچێت ئێمە هۆبەیەکمان هەیە لە بەڕێوەبەرایەتی پۆلیس، هۆبەی چاودێری تۆڕە کۆمەڵایەتیەکانە و داواکاری گشتیمان هەیە تایبەت بەم بابەتە کە بە بەردەوامی لە سۆشیال میدیا چاودێری ئەکەن و بۆ شتانی کە پێچەوانی ڕەوشتی کۆمەلگاکەمان بێ ڕوبەڕووی گۆستنەوە و حتا تاکەکانیش دەتوانن پەیوەندی بکەن. و هەروەها لە ڕووی سایکۆلۆژیاشەوە پێ کاتژمێر زیاتر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنێت بە ئالوودەبوو هەژماوە دەکرێت. ئەگەر بێت تۆلەوە زیاتر بیت کەواتە ئەمە کارە سادە و ئەوەشمان بیر نەچێت کە کەسێک ئەو کەسانی لە سۆشیال میدیا فۆلۆوەرسەکانیان زیاتەکە تووشی هەڵچوونێکی دەرونی خراپ دەبن بە جۆرێک کە وایان لێ دەکات پەیوەندی خێزانەکانیان بچێت و مەرحەبایی کەس نەکەن. وەم بەوەستەش ئێمە ئەم پانێڵمان ساز کردووە تا بتوانین کاریگەریەکی جوان بەجێ بهێڵین. یەکەم جار پێم خۆشە بێمە لای زۆر بەڕێز سۆشیال میدیامان بۆ کار بەگشتی و دیوی زیانەکانی زۆر سپاس بۆ پەیمانگای فام و ڕێکخراوی کوردستان دیالۆگ بۆ ڕێخستنی ئەم پانێڵە کە بابەتێکی گرنگە لە ڕاستیە، بە تایبەتی کە ئێستا ئەگەر ئەوانەی سەرنجی دام و دەستگاکانی ڕاگەیاندنیان دابێ بەشێک لەو کەیسانەی کە گەیشتووەتە ڕاددەی ئەوەی وەکو لە ڕووی یاساییەوە بەتاوان بناسرێن، بەشێکی ئەو کەیسانە ناڵێن هەمووی بەشێکی ئەو کەیسانە پەیوەندی بە شێوازی مامەڵەکردنەوەی لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە. بۆیە مەسەلەی قسەکردن لەسەر ئەم دیاردە گلۆباڵە بە بڕای من و مامەڵەکردن لەگەڵیان بە دیدێکی ڕخنەی بە دیاریکراوی یەکێکە لە وەزیفە گرنگەکانی ئێمە لەم قۆناغەیە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانەکە بێگومان ڕەنگە لە زۆر ئاستا پێویستی بە مامەڵەی ڕخنەگرانە هەبێ لەگەڵ دیاردەکانی ناوی. بابەتەکەی ئێمە لەسەر سۆشیال میدیایەوە ناونیشانەکە وایە سۆشیال میدیا و دیوی زیانەکانی بۆ گەنجان. کەواتە ئێمە بێ لە بەردەم ئەم تایتڵەیە چەند چەمچێک و چەند دەسەواژەیەکەیە سەرەتا وەکو مەدخەلێکی زانستی پێناسەیەکی بکەین بۆی بزانین باسی چیەکەین، مەبەستمان لە سۆشیال میدیا چییە، مەبەستمان لە گەنج چییە، ئەم فئە عومرەیە کە ئەمانەیە قسەی لەبارەوە بکەین و یان دەستەواژەی دی و یان دەستەواژەی
زیان ئەمانە پێویستی بە شتێک ڕوونکردنەوە هەیە بۆ ئەوەی لە کاتی پێشکەشکردنی بابەتەکەیە وەرگر بەڕوونتر تێ بگات. ڕاستیە پێناسەی جیاجیا هەیە پێش هەر شتێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە زۆر جار بە پلەی یەکەم کورتێکەکەینەوە لە چەند پێگەیەک و چەند ئەپلیکیشنێک کە شوێنی ئاڵوگۆڕی پەیوەندی و دروستکردنی پەیوەندی و هاوڕێیەتی و بڵاوکردنەوەی کۆمەڵێک زانیاری و داتا و وێنە و ڤیدیۆ و سوودوەرگرتنە لە هەموو ئەو پێگانەیان ئەو تۆڕانەیان ئەو ئەپلیکیشنانی کە لە دام و دەستگای ڕسمییان نەڕسمیەوە دەرەچن. بەڵام ڕاستیە چەندەکە زۆر فراوانترە لەوە. خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکە لە دیاردەیەکی گەورەتر کە دیاردەی ڕاگەیاندنی نوێیە کە پێوترێت نیو میدیا و نیو میدیا خۆیشی لە ڕاستیە یەک دنیا تایتڵی تریەیە، چونکە کاڵەی نیو میدیا خۆی بریتە لە کۆمەڵێک دیاردەی ترکە سێ دەستکەوتی گرنگی کۆمەڵگەی بەشەری هێناوێتی ئاراوە کە هیچیان بریتە لە دەستکەوتی تەکنەلۆژیای زانیاری، هیچیشی تریان تەکنەلۆژیای کۆمپیوتەر و هیچیشی تریشیان تەکنەلۆژیای بانگە دەستکردەکان. ئەم سێ دەستکەوتە گرنگەی ژیانی مرۆڤایەتی لە ڕاستیە لە یەک سەدەی ڕابردووە کاریگەرێکی گەورەی هەیە لە ئاڵۆزکردنی دیاردەی نیو میدیا و بەرفراوانکردنی و دروستکردنی ئەو کاریگەریە گەورەش لەسەر ژیانی کۆی کۆمەڵگەی مرۆڤایەتی تا ئەو ڕادەی کە هیچ پێتان سیر نەبێ. ئێستا ئێمە لە تازەترین داتایە ساڵی 2023 طبعا داتاکان کە ئەخرێنە ڕوو سەبارەت بەوەی کە ژمارەی یوزەر بەکارهێنەری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە چەندن ساڵ بۆ ساڵ دەستنیشانەکرێت. جاری وایە 6 مانگ بۆ 6 مانگ. بەداخەوە من پێشەوەی بێم بۆ پانێڵەکە دەستم نەکەوت، یانی داتای 2024 دەست نەکەوت بە حکمیەوەی 24 جارێ سەرەتایە ناچێتە زمنی ئەوەی کە دەستم کەوت 6 مانگی یەکەمی 2023. باش تا 6 مانگی یەکەمی 2023 تەماشاک کۆمەڵگەی بەشەری لەسەر گۆی زەوی بریتە لە 8 ملیار کەس بە پێی هەندێک ئامار. لەم 8 ملیار کەسە تەسەوڕ بکەن 4 ملیار کەسی نزیکەی 4 ملیار کەسی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنن کە ئەمە پێم وایە کافیە ئەم ڕقەمە کە تێبگەیت چ کاریگەریەکی گەورەی لەسەر ژیانی ئینسان داناوە لەسەر گۆی زەوی. نیوەی بەشەریەت مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانێک ئەجا چ بە ئەوەی من بۆ نمونە ئەکاونتێکەکەمەوە لەگەڵ ئەکاونتەکەمە پیجێکەکەمەوە و بە تۆڕێکی کۆمەڵایەتی دیاریکراوەوە ئەوەستم یان نەخێر هەوڵە دەم کە لە من بابی فزوڵی بێ زیاتر لە ئەکاونتێکم هەبێ لە زیاتر لە تۆڕێکی کۆمەڵایەتی. لە هەموو حاڵەتێکە بەمانای شرەمیێ بڵێم ئەم دیاردە تەکنەلۆژیە گلۆباڵە بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەی هەمومان و کاریگەری ئێجگار گەورە هەیە کە لە ڕوانگەی نەک یعنی لە گۆشەنیگای ئێمەوە ئەوەی کە پێوتری ئۆپینیۆن بجهد نەزەر و ئەوان بەڵکو لە ئەنجامی کۆمەڵێک دیراساتی زانستی دەرکەوتووە کە ئێستا لەوە کەوتووە تەنانەت توانای ئەوەمان هەبێ بەراوردی بکەین بە مەسەلەی کاریگەری ترادیشنال میدیاوەی کە پێوتێ میدیای تەقلید یعنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و نیو میدیا هەنگاوی ئەجگار گەورەتریان بڕیەوە لە مەسەلەی بەجێهێشتنی کاریگەری لەسەر ئینسانی ئێمە بە دلیلی ئەوەی ئێمە ڕەنگە ئێستا هەر خۆشمان لە ژیانی ڕۆژانەی خۆمان ئەگەر کات دابەش بکەی لە 24 ساعاتە دای بنێ هەشتی بۆ پشوو خەوتن و ئیسراحەتە بەشێکی تری کاتەکان ئەگەر خۆت لای خۆتەوە تەقسیم بەندیەک بکەی تەماشاکەی بەشێکی زۆری کاتی تۆ لە بەریەکەوتن بە هەموو پەیامێکە هەموو کۆنتێنێکە هەر ئاوتپوتێکە کە لە دام و دەستگاکانی ڕاگەیاندنەوە دێتە دەرەوە وەرە تەصنیفی کات چەندێ لە کاتە تەرخان کردووە بۆ بەرکەوتن لەگەڵ پەیامی میدیای ترادیشناڵە میدیای تەقلیدی کە ڕۆژنامەیە تەلەڤیزیۆنە سینەمایە بۆ نمونە گۆڤارەکانە و چەندێکی تەرخان کردووە بۆ بەرکەوتن لەگەڵ ئەو پەیامە میدیاییانەی کە لە سەکۆکان و پلاتفۆرمەکانی نیو میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دێنە دەرەوە. بێگومان قابلی بەراوردکردن نییە هەر یەکێ لە ئێمە لانی کەم لەبەر ئەوەی یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی تەکنۆلۆژیا کە بریتە لە سمارتفۆن مۆبایلی زیرەک مۆبایلی زیرەک وەکە وایە لە هەمان کات تا تۆ ڕۆژانە تەلەڤیزیۆنە لە گیرفان تابێ ڕۆژنامەیەک لە گیرفان تابێ و گۆڤارێک و هەر شتێک کە میدیای تەقلیدی تا ئەتوانین بڵێن
سەدەیەکیش لەمەوە بەرشانازی پێوە کردووە هەموو ئەوانە بە حکمی دەستکەوتی تەکنۆلۆژیای زانیاری و میدیا بچوو کراوەتەوە لە ئەمریکی بچوو کە لە گیرفان دەکەواتە تۆ ڕێژەی بەرکەوتنە لەگەڵ نیومیدیایە بە طبیعەتی حاڵ و بەپی هەموو دیراسات زیاترە و زۆرترە لە ڕێژەی بەریەکەوتنە لەگەڵ پەیامەکانی میدیای تەقلیدیە لێرەشەوە بۆ دەرەکەوێت کە بێگومان تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەریی ئێجگار گەورەی هەیە و دیاردەی نیومیدیا هەر بە خێراییش بڵێم کۆمەڵێ ناوی گەورەتری هەیە کە هەمووی تعبیرە لە دیوە جیاجیەکانی دیاردەی نیومیدیا کە وەکو باسمان کرد مەرجعی تۆڕە کۆمەڵاتیەکانشە وەکو میدیای ژمارەیە کە ئێمەڵێن دیجیتال میدیا یان میدیای کارلێکار ئەنتەرەکتیڤ میدیا یعنی میدیای کارلێکار بۆ معنای کە ئێمە ئیتر لە سەردەمێک کە ئاژین خەڵک تەنها کائینێکی وەرگرێکی سلبی نییە هەر یەکێ لە ئێوە هەمووتان بوونەتە سێندەر ئەتوانن ببنە خاوەن پەیام و تێڕوانین و بەشداری بکەن و کارلێکتان هەبێ لەگەڵ هەموو سەرچاوەکانی میدیای چی نیومیدیا بێ یان میدیای تەقلیدی لە تەلەڤیزیۆنێکەوە بەرنامەیەک پێشکەش ئەکرێ بۆ نمونە ئەو بەرنامەیە بە شێوەیەکی لایڤ ئەڕوا لە پەیجەکەیەوە تۆ دەست بەجێ ئەتوانی کۆمنتی خۆت بی قسەی خۆت بکەی بەشداری خۆت بکەی ئەگەر بە شێوازێکی زۆر سەرەتایش بێ واتە ئەو قۆناغە نەماوە کە تۆ تەنها وەرگرێکی سلمی بی چی وەرگرت وەریەگری وە لە بەرامبەر هیچ ڕێکە نەبێ بۆیە یەکێک لە خەسڵەتەکانی نیومیدیا کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان شەبی گومان ڕەنگەداتەوە ئەم دۆخی ئەنترەکتیڤیە کە لە دنیای میدیایە دروست بووە ناونیشانی ترمان زۆر زۆرەکە نامێ زۆر کاتی پێوەکو وەکو بۆنمونە ڕاگەیاندنی زانیاری ئینفۆ میدیا یان مەڵتی میدیا یان ویب میدیا والحاڵ هەتاوەکو عنوانەکان زۆر زۆرن هەمووشی گزارشتە لە خەسڵەتە جیاجیەکانی ئەم دیارە تازەیە کە پێوتێت نیومیدیا وەکو مەرجعێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان یا ئەوەی ئەمڕۆ پێڵین سۆشیال میدیا پێناسەی زۆرە سۆشیال میدیا یەکێک لەو پێناسانە زۆر بە سادەیی و بە خێرایی بیڵێن ئەو ڕاگەیان بەواتێ بەو ڕاگەیاندنە ئۆنلاینانە ئەوتێکە کە بەکارهێنەران نەتوانن لە ڕێگەیەوە پەیوەندی بەیەکەوە ببەستن ئەمە یعنی پێناسەی زۆر سادەیە بۆی زوو بەخێرایی لێ تێبگەین پەیوەندی بەیەکەوە بەستن گفتوگۆ بکەن سەرنج بۆ یەکتر بنووسن وێنە و زانیاریەکان ئاڵوگۆ بکەن و هەتا دوای طبعاً پێناسەی زۆر هەیە پێناسەی زاناکانی بواری کۆمونیکیشن و زاناکانی بواری کۆمەڵناسی بواری کۆمپیوتەر و ئایتی هەر یەکێک تعریفێکێ بەڵام هەمویان لەسەر بۆ نمونە ئەم دوو دیڕێی کە ئێستا خوێندمەوە تقریباً توانیم خاڵی هاوبەشی نێوان هەمویان ئەوەیە کە بریتیە لە ئەم شتەی کە پێوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان پێناسەیەک بۆ پێناسەیەکی ڕێکاری بۆ دەستەواژەی دیو مەبەستمان چێکڵێن دیوی زیانەکان دیو هەموو زاهرێکی ئیجتیماعی بە و ئینسانی بێگومان شێوازی مامەڵەکردنی ئێمە دەستنیشانیەکە کە ئەو زاهرەیە بەچی دیوێکە ئاشکێتەوە بە دیوێکی سلبی ئاشکێتەوە بۆ من وەکو تاک بۆ دەوروبەرم وەکو کۆمەلگایان نەخێر بۆی هەیە بە دیوێکی ئیجابیە بشکێتەوە بۆیە پێناسی ڕێکاریمان بۆ چەمچی دیو یان جانب ئەوەیە کە بۆمان باسکردن چەمچی زیان مەبەستمان لە چەمچی زیان چێ بێگومان هەمووتان ئەزانن کە هەموو ڕوودا و دیاردەیە کە زیانی معنەوی یان جەستەی هەبێ بە زیان لە قەڵم دێوە زیانەکانیش بێگومان دابەشە بن بەسەر چەندین فۆرمی زیانە یعنی ئێمە توانین بڵێن زیان هەر شتێک کە بچێتە چوارچێوەی لادان لە یاسا و پێشێلکردنی مافی ئینسان ئەوەی کە لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە ساڵی 1948 ئەعلان کراوە هەر شتێک بریتی بوو لە پێشێلکردن و تەجاوزکردنی منزومەی قیەم و منزومەی حقوق و منزومەی یاسا و ڕێساکان بە سروشتی حاڵ زیانی لێکەوێتەوە بۆیە تۆ کاتێک کە مامەڵش لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانێکی ئەبی ئاگاداری ئەوە بی هەموو جۆرە ڕەفتارێکە کە خەرقی ئەم سیستەمانەیان کرد ئەم منزومانەیان کرد زیانی هەیە نەک تەنها بۆ خۆت نەڕاستی زیان هەیە بۆ دەوروبەریش بەڵام ئێمە لەم بابەتەیە بێگومان مەبەستمان بە پلەی یەکەم ئەو زیانانەیە کە ممکنە بەر توێژێکی کۆمەڵایەتی دیاریکرا و بکەوێت کە پیان ئەو تێ گەنجان کەواتە پێناسەمان بۆ چەمچی گەنج چییە من پێناسەیەکی چەمچی گەنج دەکەم ڕەنگە زۆر کەس پێی خۆش نەبێ بەڵام لە ڕاستیە بە پێی پێناسەیەکی نەتەوە یەکگرتوەکان کە لە ساڵی 1970 چەسپێنراوە گەنج بە کێ وتێ وەکو فئەیەکی عمری بەو کەسا وتێک کە تەمەنی 15 ساڵە تاوەکو 24 ساڵ زۆر کە ساڵی من خەبەر ناکەم طبعا کۆمەڵە دیراساتی تر هەیە پیان وایە کە ئەو پێناسەیە کە زیاتر لە ڕوانگەی تەمەنەوەیە لە ڕوانگەی بابلین ناسکی تەمەنەوەیە بۆ بوونەوەرێکی مرۆیی کە لە قۆناغێکی مێژووی تەمەنی خۆیان ئەژی ئەجینا گەنج ممکنە
ڕەهەندە فکری و عەقڵیەکەی گرنگتر بێ ممکنە گەنج بە پێی تەمەنەکەی نەپێورێ بۆیە بەشێکی تری دیراسات پێیان وایە نەخێر گەنج لە 15 دەست پێکا بۆ 30 هەیەڵێن زیاتر بۆ 35 هەندێک بەڵگە ئەهێنرێتەوە بۆ ئەمە بۆ نمونە ئەڵێن بۆچی هەندێک لە ئەدیانی سەماوی کاتێکە پێغەمبەران تەکلیفەکرێن کە ئاینی سەماوی بڵاوکەن ئاینی ئاسمانی بڵاو بکەنەوە لە تەمەنێکی دیاریکاوە نەبووە کە تەمەنی گەنجێتی بێ بەڵکو خراوەتە تەمەنێک کەتیایە پێوتێت تەمەنی ڕۆشت کەسێک کە ئەتوانێت لە خۆی وشیار بێ بەرامبەر بخۆی واتە لە چاکە و خراپەی خۆی بزانێ زیان و هەڵی ڕاست و سێکی کوردی خۆڵێ چاپ و ڕاستی خۆی بزانێ لەبەر ئەوەیە وتراوە هەر شتێک کەوتە پێش تەمەنی 35 ساڵی و پێ ئەو تێگەنج تاگاتە 15 ساڵی یا 15 ساڵی و بۆ 5 ساڵی لەوە تێپەڕی بەرەو 40 ڕۆیش تەمەنی ڕۆشتە و پیناوە تێگەنج بۆیە ئێمە کە باس لە گەنجەکەین باس لەم فیە عمریەکەین ڕاستیە و ئەمە وەکو تایتڵ ئاساسیەکەن ئەمە سەرنجتان ڕا پێشم بۆ ئامارێکی خێرا سەبارەت بە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە تا ساڵی 2023 زۆرترین بەکارهێنەریان هەیە یوزەریان هەیە ڕاستی لەوانە بۆ نمونە ئەمە ئامارێکی 2023 فەیسبوک تاوەکو مانگی 6 2023 نزیکەی 3 ملیار کەس بەکاریهێنێ لەسەر ئاستی گیان يعني تقريبا لە 140 بەشەریەت فەیسبوکی هەیە يعني ئەکاونتی لە فەیسبوک هەیە طبعا ئەمە حتى حسابی ئەکاونتە فەیکەکانیش کراوەها بەوانەشەوە و یوتیوب کە بێگومانێکی ترە لە پێگەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەویش نزیکەی 2 ملیار و نیو خەڵک متابعەیەکە و بەکارهێنەرێتی متابعە ببورن بەکارهێنەرێتی متابعە بێگومان ڕەنگە زیاتر یا کەمتر بێ واتساب 2 ملیار کەس بەکارهێنەری واتساپە و ئینستاگرام 2 ملیار کەس و تیک تۆک ئێستا طبعا زیاترە بەڵام تا ئەو تەوقیتە نزیکەی 2 ملیار کەس دیسانەوە بەکارهێنەری هەیە فەیسبوک ماسنجەر نزیکەی ملیار و نیوێک بەکارهێنەری هەیە سناپچات نزیکەی ملیارێک کەس بەکاری هێناوە تاوەکو ناوەڕاستی 2023 و بێگومان تەلێگرامیش نزیکەی ملیار ئەم ڕقەمانە طبعا ڕەنگە لە مانگێکەوە بۆ مانگێکی تجاری وایە لە هەفتەیەکەوە بۆ هەفتەیەکی تر گۆڕانکاری بەسەرادیە چونکە هەر خودی ئەو کۆمپانیانەی یان ئەو تۆڕانەی کە ئەم پێگە و تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕێوە بن خۆیان بۆ مانگانە ریفریشی پێگەکانیانەکەن کۆمەڵێ پەیجی فەیکەیە هەوڵە دەندوری بخەنەوە بۆ ئەوەی داتایکی ڕاستەقینیان لەبەردەسەبێت چکەوان بیتان نەچێ مامەڵاکەن لەگەڵ کۆمپانیا بازرگانیە گەورەکانە ئەگەر داتای هەڵە بدەن بۆ کۆمپانیانەوە ڕاست دەرنەچێت لەو سەرەوە زیانەکەن لە دەستکەوتنی عەقدی گەورەی ڕیکلامکردن و ئەوەی کە پێوترێ مارکێتین و ئەدڤێرتایزینگ لەگەڵ کۆمپانیا بازرگانەکە بەتایبەتی لەگەڵ کۆمپانیا فرە ڕەگەزەکانە بۆیە بەلایەنەوە گرنگەکە داتاکانیان لە سەبارەت بە یوزەر سەبارەت بە بۆ نمونە ئەو فیە عمرانی کە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر شتی تریش بەوردی بچێت دەبەردەستی کۆمپانیا بازرگانیەکان و لەسەر ئەساسی ئەوەش بتوانن سەرچاوەیەکی ئابووری بەهێز بۆ خۆیان پەیدا بکەن بەڵێ بەخێرایەت مەسەر لایەن بەڵێ بەخێرایەت مەسەر بەڵێ لایەنە نەرێنیەکان یان ئەوانەی کە زیانی هەیە طبعا زیانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرن ڕاستی بە پارێڵ و دووپانێڵ تەواو نابێ ینی من کە سەیری ئەو دیراساتی ساجقاکەم لەم بارەیەوە هێزگار زۆر ینی لەوەیان نییە کە تۆ بڵێ من ئەتوانم لە چەند خاڵێکا کۆی بکەم بەڵام ئەوەی من ناوم لێناوە مشتێک لە خەرواری ئەوەی کە ئێستا شارەتی پێدەین مشتێکە لە خەرواری لەو زیانانە بەڵام یەک خاڵی زۆر سەرەکی ئەمە شارەتی پێ بدەم ئەم زیانانە کە بەرگەنج ئەکەوێت لەلایەن تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەو مانایە نییە تۆ تعمیمی بکەی هەموو گەنجی ئەم زیانەی بەرەکەی تەماشاکە ئێمە لە دیراساتی ئینسانی و لە دیراساتی علومی اجتماعیە حساب بۆ کۆمەڵێک متەغەیراتەکەن کە ڕۆڵی هەیە لەسەر ئەوەی کە ئاست و ڕێژەی ئەم زیانانە چەندن و چەندنین ئەو متەغەیراتانە چین کە دەوری هەیە لەوەی بڕی ئەو زیانەی کە گەنجێک بەریەکەوێت لە مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە چەند بێ و چۆن بێ ئەو گۆڕاوانە ئەو متەغەیراتانە چین بۆ نمونە متەغەیری تەمەن دەوری هەیە گەنجێک کە 15 ساڵە لەگەڵ گەنجێکە کە 35 ساڵە فەرقی هەیە خبرەیان جیاوازە تەجروبەیان جیاوازە ناتوانانی لێ بێک چاو تەماشای بکەیت ڕەگەز محتەمەلە یعنی مێینە لەگەڵ نێرینەیە مامەڵەکەی جیاواز بێ لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵی ڕۆوە متەغەیری ئاستی خوێنەواری گەنجێک کە نە خوێنەوارە
وەلەگەڵ گەنجێکە کە خوێندکاری پەیمانگایە خوێندکاری زانکۆیە فەرقەکە مامەڵەکردنەکەیان جیاوازە وەکێک نییە داهات یعنی کەسێک کە داهاتێکی هەبێ داهاتێکی دیاریکراوی مانگانە بێت تەسیری هەیە لەسەر ئەوە چکە و داهاتە بەبێ هین نییە ینی زۆر جار ئەبێتەوە لە هەڵسوڕێنەری ئیشێکی دیاریکراوی هەڵسوڕاندنی کاریش دیاریکراویش معنای وایە تەرخانکردنی کات تەرخاندنکردنی کات واتە ڕێخستنەوەی کاتی تۆ لە مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە و متەغەیری کار و پیشەیەکی دیاریکراو یعنی تۆ خوێندکارێک ئەگەر بۆ نمونە لە ڕۆژێکی تەواو 8 ساعات لە پەیمانگایە بێ باوەڕ ناکەن لەم 8 ساعاتە بۆ نمونە 2 ساعتی هەمووی تەرخانکە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بۆیە پیشە مەوەکو نمونێنە پیشە کاریگەری هەیە لەسەر ڕێژەی بەریەکەوتن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنە شوێنی نیشتەجێبوون بۆ نمونە گەنجێک لە ناوچەیەکی دوورەدەستی دیهاتێکی خۆمانە ئەژی لەگەڵ مرکزی شارێکی یان ئەوەی کە پێوتێ مرکزێکی حەزەریە کە هەموو ئامرازەکانی تەکنۆلۆژیاتیە فراهەمە فەرقی هەیە مامەڵەکردنیان و کۆمەڵێک متەغەیریتر وەکو پەروەردە و ژینگەی خێزانی شوێنی بەکار هێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان ئایا لە ماڵەوە بەکارهێنێن لە شوێنی کارە لە کافەیە لە مۆبایلە یان لە هەموو شوێنێکە بەکارهێنێ و تێکڕای بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی ئایا بە شێوەیەکی سیستماتیکە یان بە دەگمەن سیستماتیکە زۆرە کەمە یا هەر بەکاری نەهێنێ ئەمانە هەمووی ڕۆڵی گەورەی هەیە لەوەی کە بێگومان کە ئەو زیانانە چەنە بێ خاڵێکی تر کە من ئەمە زۆر بە خێرایی شارەتی پێ بکەم مەسەلەی مامەڵەکردنی ڕەخنەگرانی مامەڵەکردنی ڕەخنانە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە تاکو ئێستا نەبووتە بەشێک لە هاجسی ئێمە بۆیە بەشێکی ئەو زیانانە بەداخەوە خۆیان بەردەوام با بزانین دیارترین ئەو زیانانە چین کە بەر گەنجەکەون بە دیاریکراوی ئەنفی عومری یەکەم کێشەیەکی گەورەمان هەیە کە لە کێشەیەکی ئینسان خۆیەتی بەگشتی بەڵام بۆ گەنج زووتر ڕەنگەداتەوە مەسەلەی دەمارگیری فکری بۆ ڕوەدا ئێمە حتا لە بواری میدیاشە تیۆرێکمانەیە بە ناوی تیۆری چاندنی کولتوری واتە میدیاکان واوێنە ئەکرێن کە ڕۆڵی لە چاندنی بیر و باوەڕ هەیە لەسەر تاپۆ لەسەر مرۆڤەکان واتە بیر و باوەڕێکی تیاچێنێ ئەنجا ئەگەر ئەم بیر و باوەڕە بچێنرێ لە مێشکی و لە ذهنی کەسێکە کەفیەیەکی عمری دیاریکراوێک کە شارەزایی سنووردارە بێگومان ئەو کاتە مامەڵەکردنەکەی بەشێکی زۆر ینی بەشێکی زۆری دراسات پێمانەڵێ ممکنە ئەگەر ئاگات لێ نەبێت چاودێری نەکەی وەرچەرخێ بۆ جۆرێک لە دەمارگیری و ئێمە چەندین فۆرمی دەمارگیریمانەیە با بزانین فۆرمەکانی دەمارگیری چین یەکەم دەمارگیری ئاینی ممکنە تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر بە ئاسانی هەست بۆ بکەی کە جاری وایە ئێمە سوکایەتی بە ئاینەکانی ترەکەی من مسلمانم سوکایەتی بە ئاینی مەسیحیەکەم ئەو مەسیحیەت سوکایەتی بە جوولەکەکە ئەو جوولەکەیە سوکایەتی بە کۆنفۆشیوسیەکەکە یان بوزیەکەکە یا بێنە خوارەوە بۆ ناو ئاینزاکان تۆ کابرایەکی مسلمانی گاڵتە بە کاکەیەکەی سوکایەتی بێ ئەمە بێگومان کاریگەری ئێجگار خراپی هەیە لەسەر شێوازی بیرکردنەوە جۆرێک لە دەمارگیری کە لای گەنج دروستیەکە دەمارگیریەکی ترمان هەیە چەندێک ئەجا یەخولەک زۆر کەمە وەڵی کاتەکە زۆر کەمە مەگەر مەگەر بەماراسە بەڵێ دەمارگیری مەزهبی بۆ نمونە لە عێراق زۆر باوە لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر بە خراپی دەنگیداوەتە ئەوەی سونێ سوکاتی بە شیعەکە شیعە بە بۆ نمونە بە مەزهبێکی تریەکە وەلحاڵ ئەوەیەکی تر لە دەمارگیریەکان کە گەنج زۆر بە ئاسانی بەداخەوە ئێمە بەپێی دراسات قسەکەین لە عێراق زۆر بە خراپی ڕەنگی داوەتەوە دەمارگیری کۆمەڵایەتی زۆر جار جیاوازیە کۆمەڵایەتەکان بۆتە جۆرێکەوەی عیبارەتی شەبێ بۆتە شوێنی پۆز لێدان ئەوە نییە گەنجی وە هەیە بۆ شانەزیەکە کە دەوڵەمەندەیتر بیر لەوە ناکاتەوە ئەو تیژی ڕەمزیەی کە لەم جۆرە لە خۆنواندنی کۆمەڵایەتیە تا چەند زیانی هەیە بۆ سەر ئەوانی تر دەمارگیری ناوچەیی ئەمە خەڵکی فلانە شوێنە ئەوە خەڵکی فلانە شوێنە ئەوە ڕێزمێ ئەوە هەورامیە یا ئەمە هەولێریە یا ئەمە خەڵکینە ئەم شێوازە لە مامەڵەکردن ئەم جۆرە لە دەمارگیری کە لە ناو گەنجانە زوو سەر هەڵەدا بەداخەوە یەکێک لە زیانە گەورەکانی ئەوەیە کە دواتر ئەبێتە جۆرێک لە دابوونەری لە ناو کۆمەلگای شەکە ئەبێ بێگومان سنووردار بێ دەمارگیری ناسیۆنالیستی عەرەبێکە چیتە بەغا جاری وا هەیە جلێکی کوردی لە بەرای سوکایەتی بێکە ئەنجا وەرە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە هیچ فلترێکی نییە چۆن بە ئاسانی ناتوانێت سوکایەتی پێ ئێمە هەموو جارێ لەگەڵ هەموو قەیران و ئەزمەیەکی نێوان خۆمان و عێراقا بینین کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە چەند نارسیستانە چەند بابلێن ڕەگس پەرستانە مامەڵە لەگەڵ یەکتریەکەین کاتێک ئەچی دراسا ئەەکەی ئەو کۆنتێنانی کە بڵاو بوونەتەوە لەلایەن کێوە بەشی هەرە زۆری لەلایەن خەڵکانێک کە تەمەنێ لە نێوان 15 فعلا 15 بۆ 35 ساڵە لەو بینایە کەمترین خەڵکی بە تەمەن ئەم شتانەکە ینی مەسەلەکە نسبیە بەڵام باسی نسبە زیادەکەین لە ناو گەنجانە ئەمەش یەکێک لەو کێشانەی کە بێگومان دەمارگیری دروستیەکە لە ماسە دەمارگیری شارستانی ینی ئەمەش هەتا لە ئەوروپاشە هەیە
لە ئێستا بۆ نمونە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەگەڵ شەڕی رووسیا و ئۆکرانیایە با بڵێین بێگومان بەشێکی زۆری ئەڵمانەکان دیسانەوە بە تایبەتی فیئەی گەنجانیان هەندێک دیاسات هەیە تووشی حاڵەتێک لە ڕەگەزپەرستی بوون ئەمە ئۆکرانی ئەمە هاتووە وڵاتەکە بۆ چۆن لە فەرەنساش هەیە لە وڵاتانی ئەوروپاش یعنی مەوجەیەکی تری ڕەگەزپەرستی سەری هەڵداوەتەوە کە لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر بە خێرایی بڵاو بێت و بەداخەوە بەشێکی گەنجەکان هەم قوربانی ئەم دیاردێن هەم فیاکەری با بڵێن ڕزایی دەکەن کە زۆر زۆر مەترسیدارە بۆیە حتا جوگرافیاش ناناسی هەندێک لەم دەمارگیریانە ئەمە لە ئەوروپاش ڕوویداوە با بزانین بێژگەرەوە لای خۆشمان هەیە کۆمەڵێک بە خێرایی یەک دقم بێتی تەواو بم نەمانی تایبەتمەندێتی ئەوەی چێکە لە کێشە گەورەکان کە ئەبێ ئاگاداری بن ئالوودەبوون ئیشارەتی پێدا خانم تۆ لە ڕاستیە ئەندێ مەعایرەیە لە سەعاتێک ئەو ئەدێجارەتی لە سەعاتێ بۆ لە سەعاتێ بۆ 4 سەعات لە ڕۆژێکە زیاتر بوویتە بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتەکان بەبێ ئەوەی بە خۆت بزانی تۆ ئالوودە بوویت ئەبێ ئاگاداری 4 سەعات لەسەر تۆڕی کۆمەڵایەتی بوویت لە یەک کاتە معنای وایە تۆ تووشی ئیدمان بوویت ناپاچی هاوسەری ئاگاتان لێبێ ها ئەمە ئەو بکە لەسەرتاوە باسم کرد بەشێکی دۆسیەکانی جیابوونەوە لە دادگاکانی ئێمە پەیوەندی بەو فیا عمریانەوە هەیە کە لە تەمەنی هاوسەرگیریانە تێناپڕن لە نێوان 20 ساڵی بۆ 35 ساڵی بەشی هەرە زۆری جیابوونەوەکان لە بڕۆن تا بچن لە محاکمی کوردستان تەماشا بکەن بەشی هەرە زۆری پەیوەندی بە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەیە دواتر دروستکردی کێشە و مەشاکل لە نێوان ئەو هاوسەرانەی کە گەنجن وە بەشێکی بەرچاویان ئەمانە هەمووی بە ئامارەیە بەشێکی بەرچاویان تەمەنی هاوسەرگیریان نەگەیشتووە 6 مانگ یعنی 6 مانگی تێنەپەڕانەوە بەهۆی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە جیابوونەوە باڵێ چەند خاڵێکی تریشەیە ئەگەر دوایی لەگەڵ گفتوگۆکانە باسی سپاس تۆ بیزە شاید بوومە شاد حاڵ حاڵەت هەبووە ینی پەیوەندی بە خۆمەوە کردووە کێشەی ئەوەی هەبووە لەگەڵ کوڕێکا لە پەیوەندییا بووە و کۆمەڵێک دوێنێ خانمەکە لای ئەم پیاوە ئەو دواتە هەڕەشەی لێ ماوەیەکی ئەو سەدەم دیینەما پەیوەندی پێوەنەکردنی لەوە زیاتر ناتوانم ناتوان ئامۆژگاریکەم پاش ماوەیەک پەیوەندی پێوە کردنەوە خۆی کوشتبوو ینی ئەو خوشکەکەی لە ئەکاونتی ئەوە پەیوەندی بە منەوە کردبوو وتی خوشکەکەم خۆی کوشتووە لەبەرەوەی هەڕەشەیەکی زۆری لێکتا بوو و دایک و باوکیشی ئەم بارودۆکان قبول نەکرد بۆیە بەداخەوە کارەساتی زۆر بەداهێنەیە و تاژیرگای زۆری هەیە بۆ هیوادارم ئەو کەسێک کە گفتوگۆی لەگەڵەکەن بە تەواوی ناسنامەکەی بزانێت ئەتوانێت خۆی تا بەکوڵ بۆ باندی زۆر شێ لە کارەکەیە کا بۆ وێنە و بۆ داواکردنی کارە و کۆمەڵێک شی تر هەنای بۆ بەم